شتی زۆر نەزانراو لەبەڕێی تەندروستی سەرۆک ترامپەوە هەیە. لە نێوانیان شەڕی لەگەڵ کۆڤید-19دا ئەو نەخۆشیەی کە بەهۆی ڤایرۆسی کۆرۆناوە دروست بووە. پرسیارەکە ئەوەیە ئایا کاریگەری لەسەر هەڵمەتی سەرۆکایەتی پێش هەڵبژاردننی 3 مانگی 11دا دەبێت؟ بە گوێرەی زانکۆی جان هاپکینز فەرتر لە 35 میلیۆن کەس لە سەرانسەری جیهاندا تووشی ئەو ڤایرۆسە بوونە. لە ڤیدیۆیەکدا لە شەوی شەممە لە نەخۆشخانەکەدا ترامپ شەڕی کەسی خۆی لە دژی ڤایرۆسەکەدا بە ئەرکێک بەستەوە بۆ یارمەتیدانی کەسانی تر. بەڵام ئەمە کە شتێکە ڕوویدا ئەوە بەسەر ملیۆنان کەس داهاتووە لە سەرانسەری جیهاندا. من بۆ ئەوان دەجەنگم، نەک تەنها لە ئەمریکا، من لە سەرانسەری جیهاندا بۆیان دەجەنگم. ئێمە ئەم ڤایرۆسی کۆرۆنا یا هەر شتێکە دەتەوێت ناوی لێ بنێیت دەیبەزێنی و ئێمە بەباشی بەسەریدا زاڵ دەبین. لە ڕۆژی یەکشەممە پزیشکانی سەرۆک وتیان ئەوان بە سترۆیدی دێکسامێتاسۆن چارەسەری دەکەن و ڕەنگە بە زووترین کات دووشەمە بگەڕێتەوە کۆشکی سپی. نەخۆشەکەی سەرۆک لە کاتێکدا دێت کە خۆی و ڕەکەبەرەکەی جۆ بایدن جێگیری سەرۆکۆماری پێشوو پێدەنیانە 4 هەفتەی کۆتایی هەڵمەتەکانیان. کامپێنی بایدن وتی ڕێکلامی هەڵمەتە نەرینەکان داگرت کاتێک سەرۆک ڕایگەیان کە وتاقیکردنەوەی ڤایرۆسی کۆرۆنا پۆزیتیڤی پێشانداوە. مشتومڕێک لە دیوان جێگیری سەرۆکۆمار مایک پێنس و سێناتۆر کەمالە هاریس بریارە ئەم چوارشەمە ئەنجام بدرێت. چەندین ڕاپرسی لە سەرانسەری وڵاتەکەداوا پێشان دەدات بایدن لە پێشدایە. ئاخباری تەندروستی سەرۆک چۆن ئەو هەفتانەی لە هەڵمەتەکاندا ماوە دەگۆڕێت. نەخۆشەکەی سەرۆک ترامپ ناچاری هەڵمەتەکانی بایدن دەکات کە لە یەک کاتدا دوو شیواز بگرنە بەر. نگەرانی لەبارەی تەندروستی ترامپەوە نیشان بدەن لە کاتێکدا هەروە شێوازی سەرکردایەتی نیوان ئەو دوو کاندیدا جیاواز دەبێت. کێت بدینگفیلد جێگەری بەڕێوەری هەڵمەتەکانی بایدنە. ئەمە پرسی سیاسەت نییە، ئەمە پرسیارێکە سەرۆکی ئەمریکا کە بە زووترین کات بگەڕێتەوە سەر تەندروستی بەگشتی. وەلەو بڕوایەدام بۆ کەمپینەکەمان وەک دەڵێم ئێمە بەردەوام دەبین لە پیشاندانی شێوازی ڕێبەرایەتی جۆ بایدن بۆ ئەزموونەکەی بۆ ئەو توانایە بێ هاوتایەی کە هەیەی لە کۆکردنەوەی وڵاتەکەدا لە دۆزینەوەی زەمینەی هاوبەش و هەروەها لە دۆزینەوەی کۆدەنگی بۆ پێشەوە بردننی کارەکان. جیسن میلەر ڕاوچکاری باڵای کامپیانی ترامپ دەڵێ سەرۆک زۆر بە وشیاریەوە پیاوانەی وەرگرتووە و سەڵماندی کە لە شەڕی دژ بە ڤایرۆسەکەدا سەرکردەیە. هەروەگەوەی ئێمە بینیمانە لەگەڵ جۆ بایدن مەبەستمەوەیە کە ئێمە ناتوانین تا هەتایی ژیانمان لە ژێرزەمینەکاندا بمێنینەوە. دەبێت ئێمە لەو شوێنانە بینە دەرەوە ژیانمان بەسەر بەرین و دەست پێ بکەین بۆ ڤاکسینەکە دروست بکەین و گەشەدەم بە چارەسەری زۆرتر و لە ناوی بەرین. ئەلێکس ستیوارت ئستراتیجیستی کۆماریەکان دەڵێت ڕەنگەوە بۆ ترامپ سەتە دەرفەتێک بێت بۆ گەیشتن بەو دەنگدەرانەی کە بریاریان نەداوە کە ڕەنگە جیاوازیەک بکەن لە ڕۆژی هەڵبژاردن. ئەو پێویستە داوا لەو دەنگدەرانە بکە کە بڕیاریان نەداوە بۆ هاتنە دەرەوە بە ئاوازێکی بەسۆستر بە گرنگی وەرگرتنی ئەم پەتایەکە بە دڵنیاییەوە کاریگەری لەسەر ئەو کەسانە دەبێت کە هێشتا بڕیاریان نەداوە. شتێک کە مۆسۆگەرە کەس نازانێت چی ڕوودەدات لە شەڕێکدا کە تازە لە پێشدا مشتومڕی لەسەر بووە بۆ کۆشکی سپی.